دیمەنی نەخۆشخانەی هیوایە دوای ئەو فشارە زۆرەی کە بەهۆی زۆری ژمارەی نەخۆشەوە لەسەر نەخۆشخانەکە دروست بوو. ڕۆژانە نزیکەی 1000 کەس سەردانی نەخۆشخانەکە دەکەن و پشکنین و چارەسەری نەخۆشیە جیاوازەکان دەکەن. لە نێوشیاندا توشبوانی شێرپەنجە هەن. ڕووخۆشکەریم زیاتر لە 6 ساڵە توشبووی شێرپەنجەیە. سەرەتا بۆ شێرپەنجەی خوێن و ئێستاش بۆ شێرپەنجەی پەنکریاس و گەدە چارەسەر وەردەگرێت. وەک خۆی دەڵێت تاوەکو ئێستا زیاتر لە 100,000 دۆلاری خەرج کردووە لە پێناو بەردەوامی لە ژیان. تاکە ئاوەتی ڕووخۆش ئەوەیە سێ منداڵەکەی گەورە بکات و نەخۆشیەکەی زیاتر تەنگی پێ هەڵنەچنێ. ئاوات بۆ مردن ناخوازم، مردن نایەنمە بەرچاوی خۆم، ئەڵم بەس ئەمێنم بۆ مناڵەکانم و دایکم هاوسەرەکەشم زۆر باشە. بەپێی ئامارەکان ڕۆژانە 10 بۆ 15 کەیسی نوێ تۆمار دەکرێت. بەمەش ئامارەکان بەراورد بە ساڵی ڕابردوو زیاتر بووە. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دەڵێت بچووکی و زۆری تەمەنی بیناکە و تێکچوونی ئامێرا پزیشکیەکان و کەمی دەرمان توانای لەبەربڕیون و دەرەقەتی ئەو ژمارە زۆرەی نەخۆش نایەن. سیانەی ئامێرە پزیشکەکان لە هەموو هەرێمی کوردستان کە دەبوو لە سەرەتای ساڵ چارەسەر بکرێت و تازە بکرێتەوە هەتا ئەم ساتە تازە نەکراوەتەوە بۆ ئێستا سەرەی تەنانەت ئەشعە تەنووری و ئێماڕاکەی ئێمەش بۆ بە 2 سێمان. لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئێستا زیاتر لە 1700 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوون و لە نەخۆشخانەکە چارەسەر وەردەگرن. زیاتر لە 9 مانگیشە بەهۆی کەمی دەرمان و گرفتی نەبوونی دەرمانەوە توشبوانی شێرپەنجە خۆیان دەرمان و پێداویستیا پزیشکیەکان دەکرن بۆ کاتی چارەسەریەکانیان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.